لە پەرلەمانی کوردستان بەواژووی بەڕێز سکرتێری پەرلەمانی کوردستان نووسراوێک ئاراستەی وەزارەتی پێشمەرگە دەکرێت داوای وەرگرتنی چەک و پێداویستی بۆ ئەندامی پەرلەمان دەکرێتن داوای 111 کلاشینکۆف 111 دەمانچە چەند هەزاران فیشک دەکرێتن بۆ دەمانچە و کلاشکۆفەکانی ئەندامانی پەرلەمانی کوردستان لە هەمان کاتیشدا دەبینین لە بەرەکانی شەڕدا پێشمەرگە خۆبەخشەکانی کوردستان کە بەشێکی زۆر لە پێشمەرگەکانی کە ئێستا لە شەڕەکاندانە سەدان پێشمەرگەی خۆبەخشێ بە چەک و پێداویستی خۆی چووە بەرگری لەو خاکە لەو نیشتیمانە لەو گەلە بکاتن بەڵام لە هەمان کاتدا بە سکرتێری بەواژووی سکرتێر کە بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و تعلیماتەکانی ئیدارە سەلاحێتی سکرتێری پەرلەمانیە نووسرا و ئاراستەی وەزارەت بکاتن بۆ دابیکردنی ئەو پێداویستیانە وەزارەتیش ڕەزامەندی دەردەبڕێتن و کە بەپێی ئەو ڕقەمانەی کە هەیە 111 کلاشینکۆف و 111 دەمانچە 13200 فیشەکی کلاشینکۆف 444 مەخزەنی دەمانچە و 3300 دانە فیشەکی دەمانچە کە بەپێی تەخمینی نزیکەی $5 ملیۆن دەکاتن ئەو پێداویستیانە بەلای ئێمەوە پێویستی پێشمەرگەن نەک پێویستی ئەندامی پەرلەمانی کوردستان ڕاستە بەپێی یاسا پەرلەمانی کوردستان ئەندامانی پەرلەمان پاسەوانیان هەیە بۆیە ئەندامانی پەرلەمان دەتوانن بۆ پاسەوانەکانی خۆیان بە ئیمکانەتی خۆیان پێداویستەکانی پاسەوانی خۆیان دابین بکەن نەک لەسەر هاتی گشتی و لە بابەتێکیش کە بابەتێکی زەڕورە دەگوترێت لە بەرەکاندا پێویستی زەڕورمان پێ هەیە دەبیتن پێشکەشی پێشمەرگە قارەمانەکان بکرێت بۆیە ئێمە بۆ ڕای گشتی ڕای دەگەێنین لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بە هەموو شێوەیەک ئەو چەک و دەمانچانە ڕەت دەکەینەوە وەری ناگرین قبولمان نییە 38 ئەندام پەرلەمانەکەی پارتی دموکراتی کوردستان ڕەتی دەکەینەوە داواش دەکەین پێشنهار دەکەین ئەو چەک و پێداویستیانە ببردرێنە بەرەکانی جەنگ پێویستی پێشمەرگە قارەمانەکانن و بەتایبەت دەمانچەکان پێشکەشی ئەو کوڕە قارەمانانە بکرێ ئەو کچە ئازایانە بکرێتن کە لە شەڕی گروپی ترۆریستی داعشدا بەشێک لە جەستەی خۆیان دەستدایە ئێستا کەم ئەندامن لەسەر جێگاکانیان ئەوە هەدیەیەک پێشکەش بە ئەوان بکرێتن ئێمە ڕەتی دەکەینەوە ویسمان بۆ ڕای گشتی ئەوە ڕابگەینین کە جارێکی دیکە تاکید لەسەرەوە دەکەینەوە ئەوەی کە کراوە ئێمە لەگەڵی دانینە بە دڵنیاییشەوە ڕەتی دەکەینەوە ئیمتیازە ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بە هەموو شێوەیەک ڕەتی دەکەینەوە بە مەسەلەن سکرتێری پەرلەمان بە ئاگاداری سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی ئەم نووسراوە کراوە یان تەنیا سەرۆکی پەرلەمان یان سکرتێر خۆی بە تەنیا لەمە بەرپرسیارە و چۆن وەزارەت بەمە ڕازی بووە ینی وەزارەتی پێشمەرگە بەڵێ ئەوەی پرسیارە لە لای ئێمەش لەو خولەی پەرلەماندا هەموو ئەو بابەتانی کە لە نێوان کارەکانی پەرلەمان دەڕوە شێوازی تەوافق زاڵ بووە هەموو کارانی کە بوونە کۆبنەوەی پێشینەی لە بۆ کرایە لە نێوان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی فراکسیۆنەکان لێژنە پەیوەندیدارەکان کۆبنەوەات کرا بەڵام لە بۆ بابەتە هیچ کۆبنەوەیەک نەکرایە بە دڵنیاییەوە من قەنەعاتی کولیمەیە سەرۆکی پەرلەمان ئاگادارە شش لە بابەتە سکرتێری پەرلەمان بەبێ سەرۆکی پەرلەمان نایکا و ئەوەی پرسیاری ئێمەشە ڕێک ئەوەیە وەزارەتی پێشمەرگە لەو ئانوساتەدا بە چ شێوەیەک ئەو موافقەی کردیە کە نەدەبوایە بیکە دەبوایە ڕەت بکاتەوە وەڵامی پەرلەمان بداتەوە بڵێ لە بەرەکانی شەڕدا لە نێو پێشمەرگەکاندا پێداویستیمانەیە و پێویستی نەدەکرد هۆکارێک بۆ پێتان وایە ئێوە وەکو فراکسیۆنی پارتی چ هۆکارێک وای کردووە کە ئەوانە ئەو یاداشتە ئاراستەی وەزارەتی پێشمەرگە بکەن پێتاوانی ڕووداوەکانی 23 حوزێران و دوای ئەوە وای کردووە کەوان ئەو پێشنهارە بەپێی وەختەکە گەز سیر بکەین کتابەکەی پەرلەمانی کوردستان لە 25ەوە کرایە و وەڵامەکەی وەزارەتی پێشمەرگە و ڕەزامەندی وەزارەتی پێشمەرگە لە 15 شەشە واتە ئەو بابەتە ئەوە لەلای ئێمەش پرسیارە بۆچی پەرلەمانی کوردستان ئەوە بەشێک لە ئیمتیازات و ئەمە بەبیر ئەوانە دێنینەوە کە بەتایبەتی ئەو هێزانەی لە ڕابردوودا لە بەرەی ئۆپۆزیسیۆن بوون هەمیشە ڕەتی ئەو بابەتانیان دەکردو کە گوایە ئەندامی پەرلەمان و بەرپرسە حکومی و حزبی و تا ئیداریەکانیان و پەرلەمانیەکانیان امتیازاتی زۆریانەیە و بەشێکی لە امتیازاتی ئەندامی پەرلەمان بۆی ئێمە ڕەتی دەکەینەوە کە پێمان وایە کاتەکە زۆر ناگونجاو بوو واگە کاتێکی گونجاویش بە هەمان شێوە احتیمالە هەمان هەڵوێستمان دەبوو بەڵام پێداویستێکی ئاساسی پێشمەرگەیە بۆیە ئێمە پێمان وانی ئەوە پێداویستی ئەندامی پەرلەمان بیتن ئەو نووسراوەی کە کرایە بەشێکیان بۆ وەزارەتەکان هەرچەندە
بابەتەکە ئێمە ئەو بابەتە نییە بەڵام دیسانەکە لەوەی کە ئەو ڕێکخراوە دەتوانانی بە ڕسمی وەڵامی خۆی بداتەوە ڕێکخراوە بە کۆمەڵی کەناڵی جیاوازەوە و یاریگانی دروست کردیە هەندێکیان ڕاستە حکوومەت دروستی کردە بەشێکیان منەزەماتی خێری دروستیان کردە بەشێکیان ئەو ڕێکخراوانی کە دامی پرۆسەی وەرزش و گەنجان دەکەن دروستیان کردیان دێک بە ئیمکانەتی خۆیان ڕێکخراوەکە دروستیان کردە و بەشێک لەوانە بە ئیمکانەتی حزبی هەموو ئەوانە تێکەڵەیەکە لە عامی کوردستان و حالەتە هەیە تەنها لە هەولێرە دوو هۆگ نییە لە سنووری دیکەش هەیە و بەڵام بە دڵنیاییەوە ئەوە دەکرێتن ئەو ڕێکخراوە بە ڕێگا قانونی ئوسوولەکەی خۆی وەڵامی بۆ بابەتە دەبێتە. ئەمە دوێنێ ئەومان ڕاگەیان تەنها لە ڕێگە ڕاگەاندنەوە لە دوای پشووی جەژن بە ڕسمی لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان ئەو داواکاریە دەکەین کە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ماوەی ڕابردوودا لە دوایین کۆبنەوەی لەگەڵ پەرلەمانی کوردستان کە کاتێک کۆبنەوە ئەنجامدرا ئەنجومەنی هەرێمی نەفت و گاز هاتن لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان لێژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان و فراکسیۆنەکان زۆر بەڕوونی قسەی دەربارەی ئەو بابەتە کرد باسی لە سیاسەتی سەرکەوتووی هەرێمی کوردستان کرد لە پرسی نەفتدا و باسی لە کێشەکانی بەغدا کرد بەڵام لەو کێشە سیاسیانەی دیکە کە هاتوونەتە ئاراوە ماوە ئەو بابەتانە لە ناو میدیاکانی یەکێتی و لە ئاستی مەکتەبی سیاسیان قسەیان دەربارەی ئەو بابەتە کرد ئێمە ئەو ڕوونکردنەوەی لە داوا دەکەین کە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە تعبیری ئەوەی کە ئەمە هەرچەندە حکوومەتی هیچ حزبێک نییە هەمومانەی کۆمەلگاکەیە بەڵام بە تعبیری ئەوەی کە جێگری سەرۆک وەزیران کەسێکی بەهێزی نەویەکێتی نیشتمانی کوردستان و کوڕی سکرتێری گشتی ئایا بە چ شێوەیەک ئێستا حزبەکەی کە باز لەوە دەکەن ئەوان ئاگاداری کارەکانی حکوومەت نینە ئەمە تەنها بۆ ئەو ڕوونکردنەوەیە بەڵام یادداشتەکە دوای جەژن پێشکەش دەکەین. ئێمە پێمان وانە ئەو بابەتە جارێکی دیکە دووبارە ببێتەوە بەڵام بە دڵنیاییەوە تا ئەو لە حزێژ و پارتی دموکراتی کوردستان هەموو هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ کە زمانی دیالۆگ و تێگەیشتنی هاوبەش لەسەر ئەو پرسە گرنگە کە پرسێکە پێویستی بە توافقی نیشتیمانی هەیە توافق و تێگەیشتنی هاوبەشی نێوان حزب لایەنە سیاسیەکان هەیە تەسەوڕ ناکەینەوە بابەتە لە پەرلەمانی کوردستان جارێکی کە دووبات ببێتەوە چونکە هەمومان بانگەشەیەوە دەکەین هەمومان قەناعەتی ئەومانەیە ئەو بابەتە بەبێت توافق و سازان ناچیتە ڕێوە کەواتە پێویست بۆ دەکاتن ئەنجامی دانوستانەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان ببێتە بەشێک لەوەی کە ئەو بابەتە ڕاستە بابەتێکی یاساییە بەڵام بەقەد ئەوەشدا بابەتێکی سیاسیە توافقی سیاسی بتوانێتن زاڵبی بەسەریدا. ئێمە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان تەنها تعبیر لە ڕێی خۆمان دەکەین ڕەتی دەکەینەوە لەگەڵی دانینە دەکرێت فراکسیۆنەکانی دیکە و ئەندامانی پەرلەمان لە فراکسیۆنەکانی دیکەش ئەوانی شەڵێ سوخوایان دەربەبڕن و زۆر سپاس.